شیلان خانی بەڕێز خانەوادە و کەس و کاری تاقادری حاجی عەلی ئازیز، هاوڕێیان و دۆستانی خۆشەویست، چەندە هۆکار و پاڵنەری هاتنی هەرێکێکمان بۆ ئەم یادە جیاوازە، ئاواش یادەوەری هەرێکێکمان لەگەڵ کاقاری حاجی عەلی جیاوازە. سەرەڕای ئەم جیاوازیانەش دوو شت هەیە هەمومان کۆ دەکاتەوە. یەکەمیان ئەوەیە کە کاقادر بە بڕ و ڕادەی جیاواز موڵکی هەمووان بوو. کاقادر هەم موڵکی کۆمەڵایەتی خێزان و خانەوادەکەی بوو، هەم موڵکی هاوڕێیانی خەباتی سیاسی شاخ و هاوکارانی دوێنێ و نەیارانی ئەمڕۆی بوو، هەم خۆشەویستی کاسبکارانی شار بوو کە ڕۆژانی هەینی لە چایخانەی شەعبەوە تا دەگاتە دوکاندارەکان بەسەری دەکردنەوە، هەم دۆستی نووسەران و ڕۆژنامەنووسان و هونەرمەندانی سەربەخۆش بوو. دووەمیشان ئەو ڕاستیەیە کە دوای ماڵاوایی کاقادر هەر یەکەمان وەک ئاوێنەیەک لە پارچەیەکیدا خۆی لەگەڵ ئەودا دەبینێت و یادەوەریەکانی بەسەر دەکاتەوە. من بۆ خۆم هاوڕێی سیاسی کوردم نەبووە، نەک لەبەرەوەی حەزم پێ نییە، بەڵکو لەبەر ئەوەی پەیوەندی نێوان سیاسی و نووسەری سەربەخۆ لە وڵاتی ئێمەدا پەیوەندیەکی پڕکێشەیە. من کاقادرم کاتێک ناسی کە دەستبەرداری پۆستی حیزبی و کاری سیاسی بوو و وەک کەسایەتێکی سەربەخۆ ژیانی بەسەر بەرد. بەم چەشنە ئاشنایەتی من بۆ کاقادر دەگەڕێتەوە بۆ قۆناغی دوای 2000ەکان، ئەو کاتانەی کە دەگەڕامەوە بۆ کوردستان و لەگەڵ هاوڕێکانمان کۆڕ و سیمینارمان ساز دەکرد. نهێنیەکی ئاشکرایە من لەو سەردەمەدا کاقادرم هیچ کاتێک بەتەنها نەبینیوە، بەڵکو هەمیشە لەگەڵ هاوڕێ ئازیزەکەی کاک مولازم عومەر دەمبینی و کە دەهاتن بۆ زۆرینەی ئەو کۆڕ و سیمینارانەی سازمان دەکردن. چ کاقادر و چ کاک مولازم عومەر وەک دوو کەسایەتی سەربەخۆ و دوو سیاسەتمەداری سەردەمی شاخ پەیوەندیی دۆستانەیان لەگەڵ نووسەران و ڕۆژنامەنووسانی سەربەخۆ هەبوو. بۆ من و زۆرینەی هاوڕێکانم ئەم دوو کەسایەتیە دوو کەسی خاوەن پرینسیپ و ڕاستگۆ بوون لەگەڵ ئایدیاکانی خۆیاندا. بڕوایان وابوو ئەوەی نەوەی شاخ ئەرچی خۆی جێبەجێ کردووە و کاری ئەوان تەواو بووە. ئەم دونیابینیەش هاوبەشیەکی لە نێوان من و هاوڕێکان و ئەم دوو کەسایەتێدا دروست کرد. لە یادمە لە کۆڕێکی هاوبەشمدا لەگەڵ کاک مەریوانی وەریاقانەدا کە تایبەت بوو بە دەسەڵاتدارێتی بەعسیزم و پرسی دیکتاتۆریەت، تیایدا باسی خەسڵەتە سەرەکیەکانی سیستەمە تۆتالیتاریەکان و ڕۆلی سەرۆک و حیزبی قائیدمان دەکرد. کاتێک کە کۆڕەکەمان تەواو بوو، هەردووشیان کاقار و کاک مولازم عومەر هاتن و گوتیان باشە بەم شیکار و پێناسەی ئێوە بێت هەموو ئەو سیفەت و خەسڵەتانەی حیزب و دەسەڵات و سەرۆک لای ئێمەش بوونیان هەیە. کاقاری حاجی عەلی یەکێک بوو لەو سیاسەتمەدەرانەی کە گوێی دەگرت. سیفەتی گوێنەگرتن یەکێکە لە کوشندەترین خەسڵەتەکانی سیاسەتمەدەرانی کورد. بە پێچەوانەی سیاسەتمەدەرەکانی ترەوە کاقادر لەو ماوە کەما و کەمەی کە دەهاتینەوە و یەکترمان دەبینی بەردەوام پرسیاری گرنگی دەکرد و بە دوای وەڵامدا دەگەڕا بۆ ئەو پرسیارانەی کە خۆی بەتەنها دەرەقەتیان نەدەهات. ئەم سادەیی و هەوڵدانە بەردەوامەی بۆ جۆگرتن و فێربوون کەسایەتی ئەم سیاسەتمەدارەی خۆشەویست کردو. ئێمە وەک نووسەر و ڕۆشنبیر و ڕۆژنامەنووسانی سەربەخۆ هەمومان ڕێزێکی زۆر تایبەتمان بۆ کاقادر هەبوو، نەک لەبەرەوەی ئەو کەسایەتێکی دیاری شاخ و شار بوو، بەڵکو لەبەر ئەو پاشخانە ڕەخنەیەی بەرامبەر بە خۆی و خەبات و مۆدێلی حکومڕانی هاوڕێکانی هەبوو. ئەو بەردەوام دەیگوت ئێمە ئەم هەموو خوێنەمان بۆ ئەوە نەڕەشت و ئەو هەموو ساڵانە خەباتمان بۆ ئەوە نەکرد تا سیاسەت بکەین بە پیشە و بزنس بۆ ئەوەی خۆمان و مناڵەکانمان پێی دەوڵەمەند بین. ئەو شەرمی لەو هەو خەباتانیدا شاخ دەکرد کە بە مناسەبە و بێ مناسەبە باسی ئازایەتی خۆیان لە جەنگەکان دەکرد و ڕای وابوو ئازایەتی لە ئێستادا ئەوەیە کە خوێندنگا و زانکۆی ئاسبەرز و پڕمەعریفە بۆ مناڵان و گەنجانی کوردستان دروست بکەین. ئەو دەیگوت ئێمە وەک پێشمەرگەی دوێنێ مافمان نییە فشە بەسەرنەوەیەکە بکەین کە تاکە خەتای ئەوەیە دوای ڕاپەڕین لەدایک بووە.
تاوانی مناڵێکی لەدایکبووی دوای ڕاپەڕین چییە کە باوکی لە شۆڕشدا بەشدار نەبووە و ناتوانێت وەکو مناڵی لەدایکبووی دوای وەکو مناڵی سەرکردەیەکی حزبی بژی و هەمان مافی ژیان و خوێندن و ئیشکردنی هەبێت. ئەو بەردەوام دەیگوت خەونی ئێمە دروستکردنی کۆمەڵگایەکی دادپەروەر بوو کە هەموومان تیایدا بە یەکسانی بژین و بەبێ ترس و بەبێ لەشکرێک لە حیمایە بچینە ناو خەڵک و لەگەڵێندا لە چایخانەی شەعب دابنیشین، لەوێ چایەکی خۆشی کاک عومەر بخۆینەوە و جۆ لە خەم و خواستە کۆمەڵایەتەکانیان بگرین و نوکتە و قسەی خۆشیان لەگەڵدا بکەین و وەک هاونیشتمانیەکی ئاسایی ژیانیان لەگەڵدا دابەش بکەین، نەک وەک سوڵتان دوور لە ژیانی کەسانی ئاسایی شار و وڵاتەکەمان بژین. سیاسەتیش دەبێت شەرمی تیابێت. شەرم بە مانای ئەخلاق و ئێتیک. کاتێک کاک قادر و کاک ملازم عومەر و هەندێ هاوڕێیانی تریان کە کەسانی ئازای شۆڕش بوون ڕابەڕایەتی شەڕی قورس و سەختیان کردووە، هیچ کاتێک لە هیچ دانیشتنێکدا باسی قارەمانەتی خۆیان نەکردووە و پێیان شەرم بووە ئەسڵەن باسی ئەو مێژویان بۆ نەوەی ئێستا بکرێت. ئەم شەرمە ڕەگەزێکی گرنگی سیاسەتە کە لە ناو دنیای ئێمەدا نەماوە و جێی بە بێشەرمیەکی هەمەلایەن گیراوەتەوە. کاقار کەسایەتیەکیش بوو ببورن کاقار کەسایەتیەکیش نەبوو کە دەست لە کاری سیاسی بچێشێتەوە و لە ماڵەوە سەری کەسب بکات و دابنیشێت. نەخێر، بە پێچاوانەوە ئەو لە ناو ڕووبەری گشتیدا چالاک بوو، بەشداری زۆرینەی کۆڕ و کۆبوونەوە فکری و هونەری و ئەدەبیەکانی دەکرد و هەر کاتێکیش پێویستی بکردایە دەهاتە قسە و ڕای خۆی لەسەر دۆخی کوردستان دەگوت. لە دوا چاوپێکەوتنیدا ڕای وا بوو کە ئەم قۆناغی ئێستا تایە دەژین نسکۆیەکی سیاسی و ئیداری و ئەخلاقیە. شکستی خەباتی پەرلەمانیە بۆ دامەزراندنی سیستەمێکی دیموکراسی و سەرکێشانێکە بۆ ناو قۆناغی سیستەمێکی بنەماڵەیی و سوڵتانی. بەڵام لەگەڵ ئەم هەموو نەهامەتیانەشدا دەیگوت من دڵم بەوە خۆشە خەڵک وەک شکستەکانی تر ئیرادەی هەڵسانەوەی هەیە. ناڕەزایەکی زۆر و بەرفراوان بەرامبەر بەم دۆخە دروستکراوە هەیە، بۆشایەکی سیاسیش هەیە کە دەکرێت لە ساتێکە پڕ بکرێتەوە. باوەڕی وابوو ئەم دۆخە تا سەر بەم شێوەی بەردەوام نابێت. ئەو بەردەوام پرسیاری ئەوەی دەکرد چی بکەین. بۆ چوونی منیش وابوو ئێمە لە ئێستادا هەمان قۆناغی پێش دروستبوونی بزوتنەوەی گۆڕاندا دەژین. لە هەمان قۆناغدا دەژین، قۆناغێک پڕ لە ناڕەزایەتی و پڕ لە بێزاری و نەمانی متمانە بەوەی کە هەیە و بەوەی کە دروست کراوە. کاقار کۆچی دوایی کرد و لەگەڵ خۆیدا بڕێکی زۆر لە پاچی و هەندێک ئومێد و توانایەکی گەورەی کاری ڕێکخراوەیی و ڕێخستنی لەگەڵ خۆیدا برد. بەمەش دۆخێکی دروست کرد کە هەریەکە و بە جۆرێک پێویستە بەردەوام بین. هاوڕێکانی ئەو دەبێ بەبێ ئەو سیاسەت بکەن. خێزان و خزم و دۆستەکانی بەبێ ئەو بەیەکەوە بن و بژین و سەفەر بکەن. هاوڕێکانیشی کە خۆم یەکێکیانم هەریەکەیان بە بڕێک هەریەکەیان بڕێک لە یادگاریەکانی زیندوو ڕابگرن و خۆشحاڵ بن بەوەی سیاسەتمەدارێکی وا بەرپرسیار و خاچی و بە هەڵوێستمان ناسیوە. خاچیبوونی کاک قادر لە جوڵبەرگا نەبوو، بەڵکو لە ئامادەجی ئەم سیاسەتمەدارە بوو لە ناو ژیانی ڕۆژانی خەڵکو و لە ناو ڕووبەری گشتی کۆمەڵگای ئێمەدا. ڕۆژێک هاوڕێکی ئازیزمان پێی گوتم ئێمە تاکە یەک هاوڕێی سیاسەتمەدارمان هەبوو کە جارجار دەمان بینی و دڵمان خۆش بوو، کەچی خوددا ئەوەشی کەڕەوە نەبینیم کۆڕۆنا زەفەری پێبێت. شیلان خانی عزیز، خانەوە دەبڕێزەکەی کاک قادر، هاوڕێیان دۆستان، من لەوە دڵنیام کاک قادر ئێستا لە ئێمە زیاتر بیری هەمومان دەکات، لەوانەیە لە ئێمە زیاتر بیری لای سلێمانی و کوردستان بێت. ئێستاش چاوەڕێی زەنگی تەلەفۆنێکیم بۆ ئەوەی گەشتێکی تر لە ناو سروشتی هەورامان ڕێک بخەینەوە و سەردانی هەندێک دۆستی ئازیزی ئەو دەڤەرە بکەین. من لای خۆمەوە وەک هاوڕێیەک ڕێزێکی تایبەتم بۆی هەبوو. هەندێک لە وێنە و یادەوەریەکانی لەگەڵ خۆم هەڵدەگرم. چێ دەزانێت ڕەنگە جارێکی تر و لە شوێنێکی تردا بە یەکتری شاد بینەوە. هیوادارم ئەم جارەیان کە یەکتریمان بینی
لە دنیایەکدا بێت پاکتر و جوانتر لەوەی ئێستا، دنیایەک دوور لە ڕق و تند و تیژی، پڕ لە ڕێز و خۆشەویستی. بەڕێزان، لە کۆتاییدا ئارامی دەرونی و سەبووری بۆ شیلانخان و خانەوادە بەڕێزەکەی کاقاری حاجی عەلی و هەموو هاوڕێ و دۆستەکانی دەخوازم. سوپاس.